روش باش ام ایرو پیزای ماله چی بکن اف آردا شیر شکر هەویر ترش و زەیت وەکیدی خۆی خۆ بەرنەناوێ ئەف خۆیە شەکر هەویر ترش هەنێک یاخ هەنێک ژی ئەمێ شیر وێجە بەردنێ حاضر بوو نێزیکات ساعتاوەی بسەکنێ و ئێدیمێ دەست پیزای خۆکن هات شتێک گۆمێ بکن ناو پیزایە خۆدا سۆساوەیە پانیرە گۆشتە ئیسۆدەی کەس دادینە کومک یانی کولاڤک سجوق و ئیسۆتەی خاف و پیڤاس ئەمێ بێجە نها پیزا خۆ چێ بکن سۆساوی ناکێ لێ بکن سۆسایەژی خلاص بوو پانیرێ خۆ بێجە پێدا بکن پانیرێمە تمامە بێجەمەیە گۆشتێ مریشکافە دەینە سەر ما گۆشتێ خۆ لێ کرد مێ بیادیە دی سجووقە دەی ما سجووقێ خۆشی دانین وێجە خۆ دەینە سەرێ مکاژی پێداکن پیزاما حاضر بوو خواردنامە و پیزامە ئاو حازرە مری وێ پێرابنە سەر خۆ مری